بەڕاستی هەڵبژاردن و خۆکاندیدکردن دوو مافی سیاسین کە لە مافە سیاسەکانی ژنان لە دەستور و لە ڕێکەوتنا منە دەوڵەتەکانە جەختیانە سەرەوە کردوتەوە کە ژن هەم مافی ئەوەی هەیە کە ئەو نوێنەرەی کە خۆی ئێوێ هەڵی بژێرێ و مافی دەنگدانی هەیە و هەمیش مافی خۆکاندیدکردنی هەیە. ڕاستەکەی ژن ڕۆڵێکی کاریگەر و گەورە و کارە ئەبینێ لە پرۆسی سیاسی بەتایبەتی پرۆسی هەڵبژاردنە کە پێویستە هەم نوێنەرایەتی کورد و هەم نوێنەرایەتی ژنانیش بکە. ڕاستیەکەی بۆ ئەمە پێویستمان بە ژنی چالاک و کارا و کاریگەر هەیە کە بچنە ناو پەرلەمانی عێراق بتوانن بە شێوەیەکی ڕێکوپێک دیفاع لە مافەکانی ژنان و هەم مافەکانی کوردیش بکەن. لێرە جەخت لەسەر گرنگی ئەو ڕۆڵاکەمەوە بۆ ژنان دووبارە بۆ ئەوەی کە ژنان گرنگیەکی کاریگەریان هەیە لە هەڵبژاردنە، چونکە لە ڕێگەی هەڵبژاردنەوە ئەتوانێت دەنگ و ڕەنگی خۆی بگەێنێ، بتوانێت نوێنەرێکی کاریگەر بێت لە پەرلەمانە بەتایبەتی لە پەرلەمانی عێراقا. بۆ ئەمەش پێویستە ژنانێک بڕنێرنێنە ئەوێت کە توان شارەزان لە یاساکانە بێ. ئێستا بەڕاستی ئەم ژنانێکی ئێستا ئەڕۆنە پەرلەمانی عێراق و ڕاستە بڕوانامی بەرزیان هەیە لە باری، بەڵام باری یاسایی کەمتیە، یعنی ژنانی کەمیش کاندیدکراون بۆ ئەم ساڵ کە بچنە پەرلەمانی عێراقەوە. بەڵام هەرچۆنە بێ ینی ژنی هەرتیا وەکو کاندیدەکان کە توانای ئەویان هەیە کە بچن ژنانێک بن کە بتوانن کاریگەر بن لە پرۆسی سیاسیا بەتایبەتی کە پەرلەمانە کە بتوانن پەرلەمانتارێکی کارە و کاریگەر بن. ڕاستی کەمی ڕێژەی ژنان ئەگەڕێتەوە بۆ کەمی ئەو ڕێژەی کە دیاری کراوە بۆ پەرلەمانتارانی کورد لە عێراقا، چونکە ژمارەیەکی ئەو تۆ بەرچاو نییە لە پەرلەمانی عێراقا و ژمارەی کورسیەکانی شیعە و سونە زۆرترە لە عەرەب و عەرەبی شیعە و سونە زۆرترە لە کورد لە عێراقا، لەبەرەوە لە سۆنگەی ئەوە ژمارەیەکی زۆری کاندیدەکانمان ژمارەیەکی کەمی کاندیدەکانمان ڕەوانی عێراقەکرێن، لەوەشە ژمارەیەکی کەم ژنانمان بەرەکەوێ. بەڵام بۆ زیادکردنی ڕێژەی ژنان لە پەرلەمانی عێراق و بۆ باشترکردنی ئەدایان یەکەم جار پێویستە ئێمە ڕێژەی ژنان زیاتر بکەین. ڕاستی ئێمە لە دوێنە لە پانێڵە کابووین ئاماژەی بەوە کرد پێرێ لە هەڵمەتی سەرخستنی پرۆسەی لیستی 222 بووین، ئاماژە بەوە کرا کە ئێمە تەنها پشت بە کۆتانە بەستین بۆ ئیکە ڕێژەی ژنان لە کاندیدەکانی پەرلەمانە چەندێک بێ ڕێژێکی دیاری کراوە بێ، ئەبێ ژنی ژووک و پیا و منافەسە بکە، ینی کێبڕکێ بکە لەسەری کە ببێ بە پەرلەمانتار لە عێراقا وەکو پیا ڕۆڵی کاریگەری خۆی ببینێ. بەوە ئێمە ئەتوانین یەکسانی نێوان ژن و پیا و نەک بە سیستمی کۆتا. بەداخەوە ئەقڵەتی پیا و سالاری لە ناو عێراقا زۆر زەقا، ینی بڕواکەی ینی ئەو یاسانی کە لە عێراقا جێبەجێکرێ لە کوردستانان شوێنێکی نییە بۆ جێبەجێکردن. بەداخەوە بۆ ئەمەش ئێمە پەرلەمانتارە کوردەکان بەتایبەتی ژنەکان پەرلەمانتارەکان بەگشتی و بەتایبەتتری ژنەکان پێویستە ئیش لەسەر ئەوە بکەن کە گۆڕانکاری جەزری لە یاساکانی عێراقا بکەن کە ئەو لەو مادانە و لەو بڕگە و بەند و فەقەرانەی کە ینی تایبەتە بەوەی کە پێشەرکاریەکی مافەکانی ژنانی تایە، چونکە ئێمە بە حکمی ئەو پێشکەوتنەی کە دوای ساڵی 1990 لە کوردستان هەرێمی کوردستان ڕوویە و کرانەوەی هەرێمی کوردستان بەڕووی جیهانە و دابینکردنی مافێکی زۆر بۆ ژنان و دامەزراندنی ڕێکخراوەکانی ژنان کە تا ڕادەیەکی زۆر پێشکەوتنی بەخۆیەوە بینیوە لە چاو عێراقا. بۆیە ئێمە سەیرەکەی جیاوازیە کە بینین و کۆچکردنی ژنانیش لە باشووری کوردستانەوە بۆ هەرێمی کوردستان ئەمە مانای ئەوە ئەگەینێت کە هەرێمی کوردستان لانەیەکی ئارامە بۆ ژنان، لانایەکی ئارامە بۆ ئەوەی کە ئێمە ڕوبەڕووی ئەو یاسانە ئەبینەوە کە پێشەرکاری تیا دژی مافەکانی ئافرەتان. بەڵام لە عێراقا بۆ شێوەیە نیە، یاساکان وەکو ئەو شێوەی کە پێشەرکاری ژنان هەیە پێشکەوتنێکیان بەخۆیان نەبینە، لەبەرەوەی ئەقڵەتی ئەخشایاری و ئەقڵەتی پیا و سالاری گۆڕانکاری بەسەرا نەهاتووە لە عێراقا، چکۆیان بۆ پرۆسەیان نەڕۆشتن کە ئێمە بۆ پرۆسەیان ڕۆشتین، پرۆسی ئەوەی کە داوای مافژن داوای مافەکانی بکە ڕێکخراوەکانی ژنان لە هەرێمی کوردستانە کاریگەری زۆریان هەبووە لە گۆڕینی ئاراستی بیرکردنەوەی کۆمەلگا تا ڕادێکی زۆر باش و گۆڕینی گۆڕانکاری لە یاساکانە لە بەرژەوەندی ژنان. جا لەبەر ئەوەش پێویستە ئێمە ئەم ڕووداوە لە عێراقیشا دووبارە بکەینەوە. ئێمە چۆن لە هەرێمی کوردستانە یاساکان هەموارەکەینەوە لە بەرژەوەندی ژنان بە هەمان شێوە هەوڵ بین لە پەرلەمانی عێراقیشا هەوڵ بدەین کە فشار دروستکرێت لە پەرلەمانی عێراقا بۆ ئەوەی کە بتوانرێت ئەو یاسایانی کە لە دژی ژنان و پێشەرکاری مافەکانی ژنانی تیا بتوانرێت لە بەرژەوەندی ژنان هەموار بکرێنەوە. ڕاستیەکەی ئەم ژمارەکەمەی کە لە پەرلەمانی عێراق کە کاندیدکراون بۆ ژنان
ئەمە ئەوە گەیەنێ کە ژنان چاوەڕی سیستمی کۆتان بۆی ببن بە پەرلەمانتار لە پەرلەمانی عێراقا ئەمە ئەوە گەیەنێ کە ئەو ژنانی کە بەڕاستی شایانی ئەوەن کە بچنە پەرلەمانی عێراق و بەڕاستی داکۆکاری ڕاستەقینەی مافەکانی ژنانن ئەبێ ئەمانە بگەێنرێتە پەرلەمان ڕاستیەکەی سیستمی کۆتا سوود و ڕعنی ئەتوانی بڵێن سوودێکی زۆر کەمی هەیە لە بەرامبەرە زیانێکی زۆر گەورەی هەیە لێکێک لەو سوودانی ئەوەیە کە ژن ئەگەێنێتە پەرلەمانی عێراق وەکو پەرلەمانی تارێکی پیا و ئەتوانێت بچێتە سەر کورسی پەرلەمان عنی ببێ بە ئەندام پەرلەمان ئەمە یەکێک لە سوودەکانی کە سوودێکی کەمی هەیە بەڵام زەرەر و زیانەکانی بە بەرچاوی سوودەکانیان زیاترن یەکێک لە زەرەر و زیانەکانی ئەوەیە کە ژنێکی کارە و کاریگەر ناگەێنێتە پەرلەمان چونکە ئەو بە شێوەیەکی کۆتاوەکو ئێکە جیاکاریەکە جیاکاریەکی ئیجابیە خراوەتە پەرلەمان نەک بە کەفاعەت و بەلێ هاتووی خۆی ئەمە یەکێکە لە هینەکان و دووەمیش دوو زەرەر و زیانێکی تریش ئەوەیە کە بەڕاستی ئەمە ئەم سیستەمە بۆ پیاوان نیە تەنها بۆ ژنانە ئەمەش دیسانەوە بە جیاکاری جیاکاریەکە هەرچەند ئیجابی بێ یا سلبی بێ هەر جیاکاریە جوجار لەبەرەوە ژنان هەوڵێکی ئەوە نایەن کە بتوان خۆیان لێ هاتوو بکەن خۆیان شارەزاترکەن لە بواری یاساکانە لە بەرەوەی کە ئەرکی پەرلەمانتاری وەکو پێویست جێبەجێ بکەن و هەروەها ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کەم سیرکردنی تواناکانی ژن کە و ناتوانێت بە دەنگی خەڵک بگاتە پەرلەمان تەنها ئیلا ئەبێ بە سیستمێکی ئیستیسنایی بە نظامێکی ئیستیسنایی نظامێکی جیاواز بگەێنرێتە پەرلەمان و دەستگیرۆیی بکرێ لە کاتێکە ئەبێ ژن کاتێک ئەگاتە پەرلەمانتار و وەکو پەرلەمانتار ئەبێ وا مسەلح بکرێ بە توانا و بەلێ هاتووی و بە کوالیفیکیشن کە بتوانن ناو پەرلەمانە خۆی بتوانێت دەنگێکی ئەوتۆ بەدەست بێنێ وەکو پیاوان منافەسەی پیاوان بکە لە بەدەستێنانی دەنگێکە ئەو دەنگی کە ئەگەێنێ بە پەرلەمان نەک ئێمە تاو کاتی ئەبێ بە پەرلەمانتار ئێمە دەستمان پێوی بێت و پێی بگەێنین ئەبێ ژن خۆی ئیش لەسەر خۆی بکە ڕاستی ئەمە وەکو باسم کرد پێشتر ئێمە لە هینێک سیستمێکایەکێک لە ئاماژەی ئاماژە بەوە کرا کە ژنان ئەبێ ئەوتر هەوڵ بن خۆیان وەکو پیا و منافەسی پیا و کەم بچنە پەرلەمانەوە نەک چاوەڕێی سیستمی کۆتا بن خۆشبەختانە ئێستا ژنان خۆیان عنی وشیارەکەنەوە سەبارەت بەکاری پەرلەمانتاری و چاوەڕ ئێوە ناکەن کە سیستمی کۆتا جاران سیستمی کۆتا خۆی سیستمێک کە ضرورەتێک دروستی کرد کاتێکە ژنان کورسی پەرلەمانتاریان پێ نادرا مافە سیاسیەکانیان بە زەحمەت دەسەکەوت بەڵام ئێستا لەبەرەوەی ئەو کورسیانە دانراوە بۆ ژنان و ئینیان هەیە ینی پشت بەوەش ببەسترێ بەڵام سیستمی کۆتا لە سنوورێکی بەرتەسک بکرێتەوە و کورت بکرێتەوە ئەوەی کە هەیە وەکو شێوە ئاسایەکەی خۆی چۆن پیاوان خۆیان کاندی دەکەن بۆ پەرلەمانی عێراق ئەوەی ئێستا ئەکرێ ئەم هەڵبژاردنە چۆن خۆیان کاندی دەکەن ژنانیش بە هەمان شێوەی پیاوان بۆچی ئەمە چاوەڕێی سیستمی کۆتا بین سیستمی کۆتا بەڕاستی ڕاستە وەکو ئیسعافاتێکی ئەوەلی وایە بۆ ژنان کە بتوانن بەڵام ناتوانێت ژنی کەفو و کارا و کاریگەر پێ بگەین وەکو پەرلەمانتار بۆی ئێمە نەمانتوانن تا ئێستا لە عێراقا لە ناو یاساکانە گۆڕانکاریی وا دروست بکەین بە سوود و قازانجی ژنان چونکە ژنان بەڕاستی بە زەهنێتێکی ژنانە و بە زەهنێتێکی ئەوەی کە خۆیان پێگەیان بێ خودڕاستە بن و بە فکرێکی ژنانەوە بچن بە پەرلەمان نەیانتوانی وەک گۆڕانکاری لە یاساکانە بکەن و ئەو هەموو فشارەش دروست دەکرێت بەڵام گۆڕانکاریی وا دروست نەکراوە لە بەرژەوەنی ژنان جار بۆ ئەمەش پێویستە ژن وەکو پیا و منافەسە بکە بەڵام بە عەقڵەتێکی ژنانەوە